ئەمڕۆ 2026 ئەلحەمدوللا توانیم کە پرۆژەیەکی جوان و پوخت تەواو بکەم بە سەرکەوتووی تەواو بوو بە ناوی ئۆتۆماتیک فایر فایتینگ سیستەم. ئەم پرۆژەیە لە هیچ شوێنێکی زەویدا وەکو ئەمە نەکراوە، ڕەنگە لاسایی کراوەیەک هەبێت وەکو ئەمە، بەڵام من خۆم داهێنانی خۆمم تیای ئەنجام داوە و کۆدەکەش یان خۆم دروستم کردووە لە هیچ شوێنەکە ئەو کۆدە نییە کە من دروستم کردووە. ئێستاش بە تاقی بکەینەوە. و بێگومان پرۆژەی دیکەشمان زۆرە، بەڵام ئەمەی من لە هەمویان جیاوازترە بۆ لەبەرەوەی ئەم سێنسۆری کە دامناوە سێرچەکات بە بەردەوامی سێرچەکات دەسوڕێتەوە، ئاگەر لە هەر شوێنێ هەبێت یەکسەر ئێعازەنێرێ بۆ ئەمە و ئەمیش ئاوەکەی تێدەگرێت و هەروەها سۆندەکەش دەجوڵێتەوە تاوەکو بزانێت ئاگرەکە لەکوێ نەک یەکجار وەستاو بێت. و زۆر جار لە باڵەخانەکاندا یاخود لە قوتابخانەکاندا دەبینین کە سێنسۆر دانراوە، بەڵام کاتێک کە گەرمی گەیشت پێی ئەو کاتە دەیکوێنێتەوە، بەڵام ئەوەی من وانە هەر کە ئاگرەکە کەوتەوە یەکسەر ئەو شوێنە ئەکوژێنێتەوە کە ئاگرەکەی لێکەوتوتەوە. و جگە لەوەش من دەتوانم لە بەرنامەمە هەیە کە هەمان پرۆژە دروستکەم، بەڵام لە جیاتی ئەوەی کە ئاو تێبگرێت بۆ درەی CO2 تێبگرێت، بۆ لەبەرەوەی هەندێک شوێن هەیە کە شۆرتی کارەبای تیا دروستە بێت، بۆیە ئەمە پێویستە بۆ درەی CO2 تێبگرێت. و کاتێک کە بۆ درەی CO2 تێگرت و لە بەرنامەشما هەیە کە پرۆژەیەکی تر دروستکەم، پانکەیەکی زەخمی بۆ دانم، پانکەیەکی گەوری بۆ دانم کە بە هەوا ئاگرەکە بکشێنینەوە. ئەمانە هەمووی لە مێشکی منایە و چەندین پرۆژەی تریش لە مێشکی منایە و بەتەمام ئینشاڵڵا هەمویان دروستکەم. و لێرەشەوە دەمەوێت زۆر سوپاسی مامۆستا ئاسۆ بکەم کە هاندەرێکی باشم بوو، و ئەگەر ئەو نەبووایە من بە هیچ شێوەیەک نەدەگەیشتم بەم ڕۆژە و تەواوی تێچووی پرۆژەکەشی گرتۆتە ئەستۆی خۆی. پەیامێک ئاراستەی زۆر بەڕێز جەنابی وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان بکەم کە سپۆنسەرم بێت و پاڵپشتم بێت کە پیشەی هەمیشەیەنە. من وەکو قوتابیەکی پۆلی هەشتەم ئەم پرۆژە و ئەم داهێنانە جوانم دروست کردووە و لە داهاتوودا لە ئایندەیەکی نزیکیشدا بڕیارم داوە کە پرۆژەکانم یاخود داهێنانەکانم زۆر گەورەتر و زۆر زیاتر بکەم.